بینەران و بیسەرانی خۆشەویستی کوردستان 24 ئەڵلقەیەکی دیکەی پرۆگرامی هەفتانەتان پێشکەش دەکەم کە هەموو هەفتەیەک ڕۆژانی شەمما پێشکەشتان دەکرێت و کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سرنجڕاکێشمان هەیە. ئێوەش بینەرمان بن تا کۆتایی ئەم پرۆگرامە و پێکەوە بابەتەکانی ئەمڕۆمان دەبینین. لە قوتابخانەیەکی یاسایی 30 قوتابی خاوەن پێداویستی تایبەت وانە دەخوێنن. گەنجێک چەندین ساڵە کاری دروستکردنی کەلانەیە. وەرزی کۆکردنەوەی بەڕوو لە ئاکرێ. کچێکی خاوەن پێداویستی تایبەت پێشانگایەکی کاری دەستی کردوێتەوە. لە سۆران پیاوێک سمێڵەکەی لە باڵای درێژترە. کوردستان هەمیشە شوێنی کولتور و پێکەوە ژیانی ئاشتیان و جوانە. لە قوتابخانەیەکی شاری هەولێر 30 قوتابی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەیەکی یاسایی لەگەڵ قوتابیەکانی دیکە دەخوێنن. ئەوان خۆشحاڵن کە توانویانە تێکەڵی ئەو کۆمەڵگەیە بن کە ئارەزویان هەبوو ئەوانیش تیایدا بە ئاسایی بشین. Okay, co-eat meat or grass? Okay, page 69. Yes, we have this sheep. Eat what? Grass. Yes, and co-eat. Don't laugh. Please. Okay. لا قوتابخانەکەمان زیاتر لە 30 مناڵ خاوەن پێداویستی تایبەتی بڵێن چاودێریەکەین. گرنگی بۆ مناڵانە دەدەین کە خاوەن پێداویستی تایبەتن، چ ئۆتیزمن یاخود بیریان ئاستی بیریان لە پاشەوەیە. مەبەست لەم بیرۆکە ئەوەیە کە لە کۆمەڵگای کوردی هەتا ئێستا گرنگی بۆ مناڵانە نەدەدرا لە قوتابخانەکانی ئاسایی، بەڵام لە قوتابخانەکەی ئێمە ئەو مناڵانە زیاتر گرنگی پێدەین بۆەوەی بتوانین بیانهینە ئاستی مناڵی ئاساییەوە. لە یەکەم ڕۆژەوە کە لێرە وەرئەگیرێ هەر مناڵێک تەقیمی بۆ ئەکرێ، تەشخیصیش ئەکرێ ئایا کێشەکەی چییە، حاڵەتەکەی چییە، بۆ ئەوەی ئەمە ئیش لەسەر ئەو حاڵەتەیە بکەین کە ئەوەی پێویستی پێیە، زیاتر تەرکیز لەسەر حاڵەتەکەی بکەین و هەر مناڵێک جیاوازە لەگەر مناڵەکەی تر حاڵەکەی کێشەکەی. ئێمە لێرە دەتوانین ڕەوانەی سنتەرەکانیان بکەین بۆ عیلاج، یاخود ئەگەزانیمان لێرە دەتوانێت لەلایەنی ئەکادیمی و کۆمەڵایەتیوە کاری لەسەر بکەین، چونکە ئێمە دکتۆری پسپۆرمان هەیە لەم قوتابخانە، 2 دکتۆری پسپۆرمان هەیە ئیش لەسەرەکەن، جگە لە دکتۆری دەرونی دکتۆری پسپۆری زمانمانیش هەیە کە ئیش لەسەر بڵێن زمانەوانیان ئەکات. على تشخيص الطلاب من خلال البرامج الإلكترونية التي بتستخدمها فتميزت. قوتابخانەکەمان لە ڕێگەی بەرنامێکی ئەلکترۆنیەوە کار لەسەر دەستنیشانکردنی قوتابیان دەکات. بۆمان دەرکەوتووە لە کوردستان قوتابی داهێنەر زۆرن. ئەو قوتابیانەمان زیاد کردوتەوە و بۆمان دەرکەوت هەر کەسێک لە بوارێک پێویستی بەڕاهێنان و گەشەپێدانی تایبەت هەیە. ئێمە مامەڵەیەکی تایبەت لەگەڵ ئەو قوتابیانە دەکەین. لە ڕێگەی تاقیکردنەوەی ئەلکترۆنی دەستنیشانی کێشە پەروەردەییە پەیوەندیدارەکان دەکەین. ئەوەی ئەمە دەمانەوێ بەڕاستی وەکو بڵێن ئیش لەسەر مناڵی سپێشەڵەکەین، هەموو قوتابخانەیە گرنگی بۆ شتەی بدات، چونکە تەقسیریەک هەبوو هەتا ئێستا پێش ئەو چەند ساڵی ڕابردوو ئەم مناڵانە مەحروم ئەکران. مەسەن مناڵی هایپەر ئەکتیڤمان هەیە لە مەکتبێکی ئاسایی، مامۆستا تەحمل یاخود سبووری ئەوەی نابێت لەگەر مناڵێکی هایپەر ئاکتیڤ لە شعبەیەکدا دەبێنێ دەرس ئەڵێتەوە ئەو مناڵە ئەجوولێ زۆر قسە ئەکا شعبەتێک ئەدا، بەڵام لە ئێرە ئەزانین ئەو مناڵەیە کێشەی عەقلی نییە، هایپەر ئاکتیڤە، خۆمان لە حاڵەتەکەی تێگەیشتوین، حاڵی بووینە، بۆیە دەینێن لە شعبە دایەنێن، یەکەم جا لە سپێشەڵەکە دایەنێن، ئیشی وردە لەسەرکەن کە ئەو مناڵە هێور بکەوە لەسەر خۆی، دانیشێ لە پۆڵ چۆن لە گەرمە ئەو زۆر قسە نەکات مەڵام بێوەی زەختی لەسەر بکەین، بێوەی هەستی بریندار بکەین.
3, grade 4, grade 5, grade 6, grade 7, grade 8, or grade 9 that she high school would go around the bum. I won't leave you. This girl is sick. Mustafa? Or Murtada? Mustafa. گروپە چین پێکاتنە لە چەند ستافێک و چەند دکتۆرێک سەردانی نەخۆش لە سەردانی قوتابخانەکان دەکەین پشکنینی منداڵان دەکەین بە تایبەتی ئەو قوتابخانەی کە خاوەن پێداویستی تایبەتیان هەیە ئەو باخچە ساوایانەیە کە خاوەن پێداویستی تایبەتیان هەیە سەردانیان دەکەین و پشکنینیان بۆ دەکەین یارمەتیان دەدەین بۆ حازرکردنی ئەو منداڵانە بۆ ئەوەی ژیانێکی یاسایی بژین و ژیانێکی خۆشی بژین و نەبنە خاوەن پێداویست و هەموو دەم لە کۆمەڵ پێیان بگۆتری ئەوانە خاوەن پێداویستی تایبەتن و ئەوانە خوێندنیان تەواو نەکەن و ژیانیان نەتوانن باسایی وەکو ژیانی هەموو خەڵکێک بژین. لەگەڵ گۆڕینی وەرزەکان جۆری خواردنەکانیش دەگۆڕدرێت بە تایبەتی خواردنی خۆشی کوردەواری لە هەڵەبجە گەنجێک کەلانە دروست دەکات هەرچەندە کەلانە خواردنێکە کە زیاتر بە دەست و پەنجەی ژنانە دروست دەبێت بەڵام ئەم گەنجە هەم وەکو حەزێک کاری تێدا دەکات هەم وەکو پیشەیەکیش سوودی لێ وەردەگرێت. سبحان يقول يعني ما هو يا نوينا مقر واي الرحيم للخوضاني كوري مقر واي الرحيم يا خوضاني كوري قيف الموردي توجنا كيبيشوم جاي تجيمور دي توجنا كيبيشوم شمراي وولاي هو اريد ضيفيتهم شمراي وولاي هو اريد ضيفيتهم في وطنه باوراني وورو وري وبيرو باوراني من ئەمە 4 ساڵە خەریکی ئەمیشە سەرەتا ڕاستیەکەی بۆ بژێوی ژیانی خۆم هەڵبژار بەتر لە ئێسەوە بۆتە یەکێک لەو ئیشانەی کە خۆشمێ لانێ نەتوانم قەت دەستبەرداری بم هەموو 4 ساڵە بێژگە لەو کاتانەی کە هاوینە بڵێن لە مانگی 6 بە دوامنیش ناکەم تا مانگی 10 تا مانگی 6 من ئەمە ئیشمە هەموو ڕۆژێ بە ڕۆژانە بڵین بەیانی تا ئێوارە لێرە میشاکەم. توای لێ یادوێ سافرەتەکانمان نان ناکەن لە ماڵەوە تا کەلانە دروستکەن مەجبورین ئێمە ئەم ئیشەکەین هەم یەکە من کولتوری خۆمانە پارێزین و بووە مایەی بژێویەکیش بووە من ئەم ئیشەکە ئێسەخەیم ماڵ و بناڵ لەسەر ئەم ئیشە بڵێن بەخێوەکەی نەستە. یەکەم کەس بووین لە شاری هەڵەبجەیە وەکو پیاو دەسم کردە میشە بە حکمەوەی ئیشەکە لە شارەکەیانەوە بیرم لێکرۆ لەوانەیە شتێکی باش بێ و یعنی شتێکی تازەش بێ بۆ شارەکەمان.
لەلانە پێش هەموو شتێکە بێ پیازەکە ڕۆژێک بەوەی کە دەست بکەیتە ئیشەکە پیازەکە بشۆرێتەوە ئامادە بکرێبەوەی وشک بێتەوە لە کاتی وردکردنە بڵین تەڕ نەبێ بۆی کاتێکیکەیتە ناو هەویرەکەەوە ئاو نەداتەوە ویرەکە بدڕێیان جوانیش نابژێت دوایەوە پیاز وردکردنە دوای پیاز وردکردنەکە هەویرە شێلیت و ئەیکەیتە گونک و ئەو کاتە دەسەکەیتە ئیشکردن بڵین ئیتە کاتێکیش بوو بە کەلانی وایە بە کەرێوەی خوا بە کەرێ خۆمانە چێورێک واژەیە هەروە ئەیباتەوە لە ماڵەوەی خوات وڵاجم دوکان شات تەمامێن هەرە وەڵام بۆم کە بە سەفەری بن کەرەی پێوەکەن یا بێکەرە دانەی 500 کەرەیشی پێوەکەین 1000 کەرەی پێوەکەم بۆت ئەم وەرزە لە ئاکرێ وەرزی کۆکردنەوەی بەڕوە خەڵکی و ناوچەیە ڕوودەکەنە کوێستان و شاخەکانی ئاکرێ و بەڕوو کۆ دەکەنەوە هەندێکیان دەڵێن بەڕووی تاڵ و شیرین دێنەوە هەندێکیشیان دەڵێن لەبەرەوەی مەعاشنیە ڕویان لە شاخەکانی ئاکرێ کردووە پێکەوە چەندیمەنێک لە کۆکردنەوەی بەڕووی و هاوڵاتیانە دەبینین أبد شوي خيرية أمي توتيا بريو قديم جي أب شوي بريا ويبهم تشتلي هاي ميشت لي كازونت لي موزيت لي بري سرو سر خر برينا خوري خر موزينا نعوتو هر دورة كي شكلك إيكو هاي يوغرا إيكو هاي يوهيرا هر نعوك شكلك هر دورك شكلك هم شكليت هاي يتهاي كتكا يتهاي مازن ويتهاي شرين يتهاي طولن خدا کو حیاتك خوش حیاتش چیه از تو حاضر همه حولاتیات کم تنی خوی و معاشبه نیلی بده کنگرو که بده بریه بده کزانه چته آقاری سگی که بسبره بو خاص بزستانه شب بیری پیتچه آره کو زورو لو هاي البدوري خدا حسب خوب ناكل بلوترنا قال كلو ما انت كوش كلا جمعه تجي ساكنه خدا اما گنج گندو سالانه مثلا هر دست بکو ساله هم دهین هینا مثلا باریا کازونا میشه چنه هگوینو افچته تو هم جهل خداینا چرخ چیو چتی وقتا پاره که بوجی پیوتتن چیو کامرو چتا چیو مثلا کازونه دی چیا باریا هگوینا مثلا چتا هم چتی های چیو کامرو چتا چیو من محتنو بیتن خواتو لیرا الاخر بقى تشوف لیرا
لە سلێمانی پێشانگایەکی کاری دەستی کراوەتەوە. جیاوازی و پێشانگایە ئەوەیە کە لەلایەن کچێکی خاوەن پێداویستی تایبەت و پێشانگای ڕێکخراوە. خۆی کارەکانی دروست کردو هەروەها خولی تایبەتیشی بۆ ئاوارەکان کردوتەوە. ئەو لەو ڕێگەیەوە پەیامێکی گرنگ دەگەێنێت کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت خاوەن هونەری تایبەتی خۆیان. من سارا عوسمان دەرچووی کۆلێژی هونەر زانکۆی سلێمانی هەمیشە ویستومە لە کارەکانمە خزمەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بگەێنم و لە مناڵیەوە خەونی هونەریم هەبووە بۆیە خۆشبەختانە هەر توانیتم ئەو بوارەش تەواو بکەم. ئێستا لەم نمایشەدا کە نمایشی چەند کارێکی هونەریە ئەمە کردنەوەی خولێکی دەستڕەنگینی بوو بۆ ئاوارەکان کە توانیتم وەکو مامۆستایە گوانەکانیان پێ بڵێم و لە ماوەیەکی کەما بتوانین زۆرترین کاریان فێر بکەم. هەروەها لە مەجای کاری خاوەن پێداویستی تایبەتە خزمەتێکی باشم کردو و بەردەوامیشم لەو بوارەیە. پرۆژەیەکم هەبوو بە ناوی بەگشتیکردنی شوێنە گشتیەکان کە شکاندنی یەکەم ئیشیان چاکردنی بەردەم باخی گشتی بوو بۆی کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت چیتر گرفتی چوونە ژوورەوەی شوێنە گشتیەکانیان نەمێنێ. لەم ساڵدایانی 12 ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت داتایەکم وەرگرت تەواوی مزگەوتەکانی شاری سلێمانی هیچ کام لە مزگەوتەکان WC-کی تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەتی تێدا نییە. بۆیە من بەباشم زانی لەسەر ئەرکی خۆم یەکێک لە مزگەوتەکان دەستنیشان بکەم کە توالێتێکی شەرقی بکەین بە خەربی بۆی ئەو کەسانی کە بە پاسکیلی خاوەن پێداویستی تایبەتەکانە ڕۆن چیتر ئەو گرفتە زۆر سەرەتاییان نەمێنێ و بەردەوام وەکو چالاکوانێکی مەدەنی لە کارە خۆبەخشەکانە کارم کردووە. لێستاشە لە یەکێتی کەمەندامانی کوردستان دەستەی باڵام کە کۆنگرە کراوە دوێنێ بۆ دەستەی باڵا هەڵبژێردراوەم هیوادارم بتوانم تەواوی تواناکانی سارا لەوێ زیاتر بەرەو پێشەوە برم و زیاتر خزمەت بە چینێ بگەێنم کە بەردەوام پێویستیان بە خزمەتکردنە. هەم خۆشم بەشێکم لەوان چکە ڕۆژانە ئێمە کە لە ماڵەوەی نەدەرەوە هەر لە پلیکانەیەکەوە تا دوایی گرفتە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت. ئەگەر بینە سەر باری خوێندن تەواوکردنی خوێندن بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت قورسایەکی زۆر گەورەیە چونکە وەکو وتم دیسان لەوێشەوە گرفتی هاتوچۆ و پلیکانەمان بۆ دروستە بێت بەڵام ئێمە کۆڵ نادەین بەردەوام ئەمانەیە بەسەر ئاستەنگەکانە سەرکەوین بۆی بتوانین نموزجێکی نمونەیەکی جوانی خۆمان پیشانی کۆمەڵگە بین. هەر حەزەکەم پرۆژەکانم خزمەتکردن بێ بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت چونکە بیناکان و فەرمانگەکانی ئێرە هەمووی زۆر یعنی زۆر کێشەیانتیایە کە کەسێکی دیسەی بڵە چێتە فەرمانگەیەکەوە ناتوانێت خۆی کارەکانی خۆی ڕایکە بۆیە ئامانجمە بتوانین لە داهاتوێکی نزیکە تەواوی شەقام و پلیکانەکان چارەسەر بکەین بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت. زۆر کەس هەیە کە حەزیان لە کاری سیر و سەمەرەیە. لە سۆران پیاوێک هەیە کە بە سمێڵەکەی دەناسرێتەوە. درێژی سمێڵەکەی لە باڵای درێژترە. ئەو پیاوە لە ساڵی 1994 تووشی ڕووداوێک دەبێت و سمێڵەکانی دەسووتێ بەڵام لەو کاتەوە تا ئێستا نەکورتی کردوتەوە نەلای بردووە. ئەو دەڵێت کە خاڵک دێن لەگەڵی وێنە دەگرن و پێیان خۆشە کە لەگەڵ سمێڵەکەی وشتا وێنێکیان هەبێت. پاپێکەوە بەشێک لە ژیانی تایبەتی و پیاوە بکەین.
لە شارۆچکەی گەڵاڵە لەدایک بوومە لە ساڵی 1949 ناسراوم بە کە ناوی سیانیم حوسێن عەبدوڵڵا ئەحمەدە بەس ناسراوم بە حوسێن ئەبوشوارب لە تەمەنی ژانمەوە کە سمێڵم هاتیە و سمێڵم نەتراشە بەڵام کەچی حەزم لە سمێڵ بۆ بەڵام بەداخەوە چەندین جار بەهۆی ئیش و کاری سەلاجە ئەوانە کە تووشی کارەساتی سوستانی سمێڵ بوویمە لە ساڵی 1994 بە تەواوی سەرسمێڵم سوتا هەر بە حەستەم ئەوە سمێڵەکانم پێوە مابوون پاشی چابوونەوەم و کە دەستم کرد بە سمێڵدانانەوە ئیدی لە 94ەوە هەتاکو ئێستانەکە سمێڵم ڕاستە دوسێ جاری تر کە مەسەرەن بە ئاگری کاربوون و کە ئیش و کارم ئیشی سەلاجە چاکردنەوە ئەو جۆرە شتانەیە سوتاون بەڵام لە حاڵاتی ئیشکردنمدا زۆر جار هەبووە مەسەلەن سمێڵەکانم هەشتینە پشتەوە و وەکو پارێزگاریم لێکردە بە جلکەکانم ینی وەکو کراس و ئەوانە بەڵام زۆر جار هەبووە کە سەرێکیان نایتە دەرێ بە کاربۆن سوتاینە بە دروستی کە ئیشم تێدا کردێ لە ساڵی 1970 بووە بەڵام زۆر جار ئەبینی مەسەرەن لە حاڵاتی ئیشکردنی سەلاجەم کە پێشان لە گەڵاڵە بووم ئاخری لە هەشتاویەک ئێمە ڕاگوازراینەوە بۆ کۆمەلگای گەڵاڵەی دەشتەدیان ئەوە لێرەش هەر ئەو کارم کردەوە تاکو ئیمڕۆ بە تایبەت زۆر چیمە ئێرانێ ینی جار هەبووە ڕێم لێ ژیرایە هەر لە بەرسمێڵ ینی لۆ وێنەگرتن نەک بڵێ بە ڕێ لێگرتنێکی وە بەس مجەڕەت جابەژن و بە پیا و بە هەموو شتێکەوە ئەمیش بە شانازیەوە ڕسمم لەگەگرتینە هیچ پێ ناڕاتنیمە چکە ماتۆڵ کەسانێک بی و وەکو خۆشویستیەک لەگەڵە من دڵی پێخۆش بی بە سمێڵانە ئەمیش بە شانازیەوە ڕسمی لەگەڵەگرم با بڵێن بەخێوکردن و یان خۆشەویستی سمێڵەکانم زیاتر ینی ڕۆژ بە ڕۆژ ئەو محبەتەم زیاتر بووە ئەو سمێڵە کە سمێڵەکانم سووتان پاشی سمێڵ سوتانەکەم ئەوم جارێکی تر سەرەکەی سوتاوە هەلۆن مونە تەماشەکەن ئەوە درێژی و کورتەکەی سمێڵەکەیە کە زیاتر لە 25 سانتیم فەرقی کردیە لەگەڵەوەی تر خزمەتکردنی سمێڵەکانمەر ئەوەیە مەسەلەن بڵێن وەکو پێویست نەبووە مەسەلەن ئەو مادانەی کەوا مەسەلەن شامپۆ شتی احتیادی ئەوە بەکاری دین و هەروەها شەوانە کە ئەنوم گریانە دەم لە پشتە سەرم و یان ئەگەر زستان بی چەفیەک لە سرم لە سمێڵەکانمە بەسم بۆ پشتەوە بۆ ئەوەی لە حاڵاتی سەربالیف و ئاڵوگۆڕکردنی جەستەی بەشەری نەپچڕێن درێژی سمێڵەکانم ئێستانەکە 190 سانتیمە کەچی بەژنی خۆم 172 سانتیمە کەچی چەند سانتیمێک و ئەوانە لە بەژنی خۆم درێژترە من کە گەیشتیمە ئەو تەمەنەی و ئێستا کە قسە ئەەکەم سمێڵەکانم 190 سانتیم زیاتر کەمتر نییە پرۆگرامی ئەم جارێ هەفتانەش کۆتایی پێهات چاوەڕێی تێبینی و سرنجەکانی ئەوەین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانی کوردستان 24 هەروەها ماڵپەڕی کوردستان 24.net ئەتوانن هەر تێبینیەکتان هەیە تایبەت بە پرۆگرامی هەفتانە بێمێ بگەنن هەر شاد و بەختەوەر.